بەنسبەت وەرگرتنی قوتابیانی ئەم ساڵ پلانی یەکەمان کە دا وەزارەت پەیوەست بوون بە ژمارەیەکەوە ئێمە نەتوانین زیاد وەربگرین چونکە وتیان خوێندنی ئێوارە نامێنێ، وتیان دەبێت پارالێل کەم بکەنەوە، وتیان ئەمە بۆلۆنا سیستم جێبەجێ دەکەین ئەم ساڵ. ئێمەش تەبعاً زانکۆی سەلاحەدین هەموو ساڵ گەورەترین ژمارەیە بۆ زۆرترین ژمارەی وەرگرتووە کە پەیوەست بین بەو شتانە بەڕاستی ئێمە نەمانتوانین پلانێکی ئەو پلانەی کەوا ئێمە خۆمان بە باشی بزانین پێشکەش بکەین ناچار بووین ژمارەیەکی زۆر کەممان پێشکەش کرد، بەڵام دوای ئەوەی کەوا سیستمی بۆلۆنا مەرج نییە لە هەموو کۆلیژەکان بێ بە پێی پێداویستیەکانی ئێمە لە چەند کۆلیژێک ئەم ساڵ جێبەجێ دەکەین، بەڵام سیستمەکە دەکەینە سیستمی کۆرسات و سەبر سیستمێکی وا دادەنین خۆمان نزیکەینەوە لە سیستمی بۆلۆنا. بۆیە دووبارە ئەم هەفتەیە پلانەکەمان گۆڕی وەرگرتنی قوتابیان بە تایبەتیش کەوا داوامان لێکرا لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە پۆلی 12 تەواو بووینە. پلانەکەمان لە 4446 قوتابی کە پێشتر پلانی پێشەوە بوو کردمانە 6700 قوتابی کەوا زیاتر لە 2300 قوتابیمان زیاد کرد لە پلانی ئێستا دامانە وەزارەتی خوێندنی باڵا. تاوان ئەو پلانەی ئێستا ژمارەی قوتابیانی بە ئۆنلاین زیاد کراوە، ژمارەی قوتابیانی کە ڕاستە و خۆش ئێمە چەند کۆلیژێکمان هەیە ڕاستەوخۆ وەکو پەروەردەی وەرزشی، وەکو هونەرە جوانەکان، وەکو ڕاگەیاندن، وەکو کۆلیژی شەریعە ئەوانەمان زیاد کرد.